ئەمە دوو هەفتەیە شاندی هەرێمی کوردستان لە بەغدای پایتەختی عێراقە بۆ بەدەستهێنانی شایستە داراییەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان. خۆشبەختانە لە چوارچێوەی سەردانەکەمان توانیمان ڕێککەوین لەگەڵ حکوومەتی فەدرالی لەسەر پرۆژە یاسای موازنەی 2021. هیوادارین کە ئەم سەرکەوتنە ببێتە مایەی تێپەڕاندنی ئەم پرۆژە یاسایە لە پەرلەمانی عێراقیەوە. لە هەمان کاتدا ئەم پرۆژە یاسایە توانیوێتی بەرژەوەندیە هاوبەشەکانی هەموو خەڵکی عێراق بە هەرێمی کوردستانەوە بپارێزێت. هاوتەریب لەسەر گفتوگۆکانمان لەسەر پرۆژە یاسایی موازنەی 2021 گفتوگۆیەکمان هەبووە لەگەڵ حکوومەتی فەدرالی لەسەر جێبەجێکردنی یاسای تەمویلی عجزی مالی 2020. ئەم پرۆژە یاسایە ئەم یاسایی کە لە پەرلەمانی عێراقەوە پەسەند کرا بەبێ دەنگی لایەنە کوردستانیەکان. بە سەرڕای تێبینیەکانمان لەسەر ئەم پرۆژە یاسایە ئێمە بڕیارماندا کە ئەم قانونە ئەبێ جێبەجێ بکرێت. وەکە هاتین بۆ عێراق، هاتین بۆ بەغدا، هاتین بۆ جێبەجێکردنی ئەم قانونە. لەگەڵ حکوومەتی فێدرالی، لەگەڵ پەرلەمان، لەگەڵ لایەنە سیاسیەکان، لەگەڵ کەسایەتیەکان کۆبوونەوەمان هەبووە، تەفاسیلی پرۆسەکەمان بۆ باس کردوون، نەهاتووین مفاوەزات بکەین لەسەر پرۆژە یاساکە. ئەمە یاسایە پەسەند کراوە. ئێمە هاتین ئەم یاسایە جێبەجێ بکەین. ئەم یاسایە کە بۆ پڕکردنەوەی ئەجزی سێ مانگی کۆتایی ساڵی 2020 مانگی 10 11 و 12 دوو مەرجی لەسەر هەرێمی کوردستان داناوە. مەرجی یەکەمی تەسلیمکردنی داهاتی نەوت، ئەقیامی نەوت لەگەڵ داهاتی غەیرە نەوتی. بۆ هەردوو بابەت ئێمە هاتین بۆ جێبەجێکردنی. مقابل بەم دوو مەرجە هەرێمی کوردستان لەم 26 تریلیۆنەی کە وەرگیراوە بۆ پڕکردنەوەی ئەم عجزە حەسەیەکی هەیە. تاکو ئێستا بەداخەوە ئێمە ئەو حەسەی کە هی هەرێمی کوردستانە دەستنیشان نەکراوە بۆ ئێمە. چاوەڕێی جوابین لە حکوومەتی فەدرالیەوە بۆ ئەوەی مقابل بە پابەندبوونی ئێمە بەم پرۆژە یاسایەوە ئەو حەسەی ئێمە چەندە. هیوادارین پێش کۆتایی ساڵ وەڵامێکمان پێ بگات لە حکوومەتی فەدرالیەوە لەسەر ئەو بەشەی کە هی هەرێمی کوردستانە لە قانونی تەمویلی ئەجزی مالی. پێویستە بەرچاوڕوونیەک بدەین کە لە ساڵی 2020 لە 12 مانگدا تاکو ئێستا هەرێمی کوردستان تەنها 6 جار تەمویل کراوە لەلایەن حکوومەتی فەدرالیەوە. بۆیە دوای ئەوەی کە ئێمە لە مانگی 8 ڕێککەوتنێکی حکومیمان هەبووە لەگەڵ حکوومەتی فەدرالی کە دەبوایە ئەم ڕێککەوتنە تەمەنی ئەم ڕێککەوتنە تاکو پەسەندکردنی موازنەی 2021 بێ، بەداخەوە قەتعێک کەوتووەتە ناو ئەو ڕێککەوتنە بە پەسەندکردنی یاسای تەمویلی عجزی مالی. بۆیە بۆ کۆتایی ئەم ساڵە ئێمە چاوەڕێی ئەوەین شایستەی هەرێمی کوردستان وەربگرین و داوا لە حکوومەتی فەدرالی ئەەکەین پێش کۆتایی ساڵ ئەو حەسەی کە هی هەرێمی کوردستانە دەستنیشان کات و ڕەوانەی کا بۆ هەرێمی کوردستان. بێگومان ساڵی 2021 ساڵێکی قورسە بێ، بۆیە ئەم ساڵش بۆ زاڵبوون بەسەر تەحەدیاتەکان و کێشەکان پێویستی بەکاری هاوبەشە، پێویستمان بەوەیە کە پێکەوە کارکەین، پێویستمان بەوەیە پێکەوە ڕوبەڕووی تەحەدیاتەکان ببینەوە، پێکەوە ڕوئیایەکمان هەبێ بۆ دەربازکردنی عێراق بە هەرێمی کوردستانەوە لە کێشە دارایی و ئابووریەکانی کە یەخەی وڵاتەکەمان و هەرێمەکەمانی گرتووە. بۆ ئەم مەبەستە پێویستمان بە یەکڕیزیەکی نیشتیمانیە، پێویستمان بەوەیە کە دوور لە مزایەدەی سیاسی، دوور لە جەوێکی ئینتیخابی و هەڵبژاردنەوە ئیش بکەین لە پێناوی دەربازکردنی عێراق بە هەرێمی کوردستانەوە لە کێشە دارایی و ئابووریەکان. بۆیە هیوادارم کە هەمومان بتوانین بەرپرسانە مامەڵە لەگەڵ ئەم دۆخە بکەین، بەرپرسانە ڕوبەڕووی تەحەداکان ببینەوە، چونکە تەحەداکان گەورەن،
بەڵام من دڵنیام کە ئیرادەی سیاسیمان هەیە، دڵنیام کە میلەتێکی ئازاین کە ڕوبڕووی کێشەی زۆر گەورەتر بووینەتەوە لەمانەی کە ئێستا ڕوبەڕوومان بووەتەوە و زاڵ بووینە بەسەر کێشەی زۆر گەورەتر لەوەی کە ئەمڕۆ تووشی عێراق بە هەرێمی کوردستانەوە بووە. بۆیە من هیوادارم کە لایەنە سیاسیەکان لە زاخۆوە تاکو و بەسرە پێکەوە کارکەین بە یەک دەست بە یەک ئامانج لە پێناوی سەرکەوتن. من گەشببینم کە ئەتوانین زاڵ بین بەسەر کێشەکان، گەشببینم کە ئەتوانین لە 2021 سەرکەوتن بەدەست بهێنین بۆ هەموو خەڵکی عێراق بە هەرێمی کوردستانەوە.